ئێوارەتان باش. مناڵە چاوگەشتەکان پێش دەستپێکی پرۆگرامی فیستیڤاڵ پێم خۆشە هەستنە سەر پێ و چاپڵەیەک بۆ خۆتان لێن. دەستان خۆش بێ، زۆر سپاس. بەخێر هاتن سەر و سەرچاوانمان. ئازیزان میوانە بەڕێزەکان، بەخێر هاتن بۆ فیستیڤاڵی مناڵان. بەڕێزان، بەڕێوبەرێتی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی هەموو ساڵ، هەموو کات خەمخۆر بووە بۆ مناڵانی شارەکەی. ئەمساڵ بە خۆشحاڵیەوە و ئەڵێن بە داوای لێبوردنیشەوە کە ئیمساڵ ئەبوو لە ڕۆژی 1/6 فیستیڤاڵی ڕۆژی مناڵان ئەنجام بدرێت. پێمان خۆش بوو لە هەمان ئەم مانگەدا واتە لە مانگی 6دا فیستیڤاڵێکی جوان بۆ مناڵانی شارەکە ساز بکەین. خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەم یادەمان لە یاد نەکردووە. بەڕێزان، خۆشحاڵین لە شاری سنەی خۆشەویستەوە میوانێکی ئەزیزمان هاتووە. ئەم میوانانە کۆمەڵێک بەرهەمی هونەری جوانیان پێیە بۆ مناڵانی شاری سلێمانی. خۆمان بە خۆشحاڵ زانیوە و دەرگامان ئاوەڵا کردووە بۆ هەموو مناڵانی شارەکانی تر. ئیمڕۆ مناڵانی شاری سنەی خۆشەویست کۆمەڵێک بەرهەمی هونەری جوانیان پێیە کە بە میوزیک و گۆرانی و هەروەها کۆمەڵێک چالاکی هونەری تر مناڵە چاوگەشتەکانی ئێمە دڵخۆشەکەن. بەخێر هاتن سەر و سەر چاوانمان. خۆشحاڵە بم چەپڵەیەکیش بۆ گروپی مناڵانی سنە لێ بدەن. سپاسانەکەم. ئازیزان، دەستپێکی پرۆگرام پێمان خۆشە داوا لە بەڕێوبەری ڕۆشنبیری مناڵانی سلێمانی کاک ئیسماعیل بەڕێزیان بفەرمونون و گەورەمان بکەن وتەیەکی جوان پێشکەشی میوانە بەڕێزەکان بکات، با بەڕێز بفەرمێت و چەپڵەی ئێوەش جوانتری ئەکات. سپاسانەکەم. میوانە بەڕێزەکان، ئامادەبووانی خۆشەویست، مناڵە ئازیزەکان، پەپوو لە ڕەخسووکەکان، بەخێر بێن سەردی دەمان. بەخێر بێن بۆ ئاهەنگی مۆزیکی گۆرانی مناڵان کە بە بۆنەی یادی ڕۆژی جیهانی مناڵانەوە سازمان کردووە بە میوانداری گروپی دیلان و چریکەی سەما لە شاری سنەی خۆشەویستی خۆرهەڵاتی کوردستانەوە کە بەڕێکەوتوون، کە بەمەش پێمان دەڵێن سنوورەکان ڕێگر نین لە بە ئاکام گەیاندنی کارەکانمان. هەرچەندە باری دارایی و ماندووبوون و زەحمەت لەمپەر بوون، بەڵام دوجار کاروانمان گەیاندە مەنزڵ. ئازیزانم، ئەمڕۆ شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و هونەر ئامێزی بۆ گروپێکی مناڵان کردووەتەوە و ئەم هۆڵەی کردووەتە جێی ژوانی هونەر و مۆسیقا. ئەمڕۆ مناڵان بە بەهرەکانیان گزارش لە ناخیان دەکەن و چرای ڕیتم و ئاواز و گۆرانی دادەگیرسێنن و پێمان دەڵێن نەفرەت لە شەڕ بەڵێ بۆ ئاشتی و ئاوەدانی. چونکە مناڵان ڕانەهاتوون بە وشەی جەنگ، ڕانەهاتوون بە وشەی ڕق. دەبا هەمووان هاوکار بین لە سەرخستنی کارەکانی تایبەت بە مناڵان لە گشت بوارەکانی هونەر و پەروەردە و وەرزش و تەندروستی. دەبا هەمووان ڕۆڵمان هەبێت لە فەراهەمکردنی دنیایەکی تایبەت بە مناڵان و بە چاوێکی گەورە و پڕبایخەوە بڕوانینە ژیان و ئایندەیان، چونکە ئەوانن کە داهاتوویان لەسەر بنیاد دەنرێت. بەڕێزان، هەریەک لە ئێمە بە خۆناخی مناڵیدا تێپەڕیوین و کەم تا زۆر مناڵیمان لەبیرە. بۆیە ڕێزگرتن لە مناڵان ڕێزگرتنە لە ڕابردووی مناڵی خۆت. ئەوانەی خەمخۆری مناڵانن و بە جددی کار بۆ مناڵان دەکەن میدالیای مێژوو دەدرێت لە یەخەیان و هەمیشە لە یادمانن و بە نەمری دەمێننەوە. بە ئومێدی بەسەربردنی کاتێکی خۆش لەگەڵ برگەکانی ئاهەنگەکە و بە ناوی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی دیسان بە خێراواتنەوەی بە ئێوەی عەزیز و خۆشەویست دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئیسماعیل بەڕێوەبەری ڕۆشنبیری مناڵانی سلێمانی. بەڕێزان، بێگومان گروپێکی جوان کە لە شاری سنەوە هاتبێت وتەیەکیان هەیە بۆ بەڕێستان، پەیامیان هەیە بۆ بەڕێستان و دڵخۆشی و ئاهەنگێکی جوانیان بە ئامادە کردووە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. پێمان خۆشە کاک سەعدوڵڵا ئەندامێکی ئەو گروپەیە بەڕێزیان بام بکەینە ئێرە بۆ پێشکەشکردنی وتەکەی. با بەڕێزی بفەرمێت. چەپڵەی بەڕێستان. زۆر سپاس. سڵاوی شاری مەستوورەی ئەردەڵان و سێدە لێزگەری کوردستانی
بۆ شاری هەڵمەت و قوربانی خۆشحاڵین کە لە شاری خۆشەویستی سلێمانیە داین گروپی دیلانی سنە ئەڵبەتە زۆرن بەداخەوە نەکرا کە هەموویان بێنین جەماوەرێکیان هاتوون لەگەڵمانە کە کاک ناسیر ئەحمەدی زەحمەتی هەماهەنگی کێشا و کاک ئیسماعیلی شێخ مرادی بەڕاستی زەحمەتی کێشا بۆم کارە بە هەر حاڵ قەدردانیشەکەین لە بنەماڵەی ئەم منداڵانە چۆن بەڕاستی زۆریان مناڵەکانیان زۆر چکۆلن و هەرەوە کە احتمادیان بە ئێمە کردووە و لەگەڵ ئێمە ناردوویانیان جێگەی ڕێز و حورمەتن لە سنەی خۆشەویست گەڕیان یا ڕیتمی حەفزەربی زۆر باوە کە ئینشاڵڵا واشتان پێشکەشەکەین مەشهورترین شعریش کە بە هێجای کوردیەوە لە سنە خوێندرا لە گوزەشتا چەندانە بوو یەکێکی هەتۆڵ مەتۆڵ دووکامە زەرد و سوور و شەمامە کاسەی ماس پڕ لە پوش خوادایە و هەڵی لوش یا وەختێ مناڵیان هەڵەپەڕانیانوت نینای نینای نیکەڵا هەنگوێ نۆڕۆن تێکەڵا ماڵ لە حەوزە بوچکەڵا گوڵەکەم کچەکەم یا کوڕەکەم فێرە بەخەڵا و تایبەتیش خێراتنەکەم لە خۆشەویستێک کە هاوشاریمانە و شاید ئێمە لە منداڵی لەگەڵ دەنگی ئەو گەورە بووین مامۆستا ناسر ڕەزازی و بنەماڵەکەی و تو عەزیزانیش کە هاتوون یا خۆش بن من وەک کەسێک کە سەرپەرشتیاری ئەم گروپە بووم لە ئەسڵا کاک دیلان برام زەحمەتی زۆری بۆ منداڵانە و کێشاوە وەلی دە بەرابەر ئەو منداڵانە کاک دیلانیش عەزیەتی منی داوە بە هەر حاڵ مناڵان ئایندە ئێمەن داهاتووی ئێمەن من لێرە و بە نوێنەرایەتی لە منداڵانی شاری سنە ئەمە ئەڵێم کە ئێمە حازرین لە تەواو کوردەواریە بۆ حمایەت و پاڵپشتی لە منداڵانی کە ناخۆشی شێرپەنجەیان هەیە و لەبەر نەبوونی ماڵی ناتوانن پێگیری ناخۆشیەکەیان بم تکاکارم لە دەوڵەمەندانی کوردەواری کە بەدادیانە بگەن کۆمەکیان کە نێمەش لە هەر شارێک لە دێهاتێک لە کوردەواری لە هەر نقطەی کوردەواری بێ کۆنسەرتیان بۆ بەڕێیەکەین هیوادارم کاتێکی خۆش لەگەڵە مناڵانە بەرنە سەر ڕۆژتان خۆش بەڕێزان میوانێکی ئەزیزمان لە فیستیڤاڵ ئامادەیە کە بە ڕۆحێکی گەورەوە بەڕێزیان هاتنە ئێرە و تەشریفیان هێنایە لای من کە بەرهەمێکیان هەیە پێشکەشی مناڵانیەکەن هەم بە مناڵانی سلێمانی و هەم بۆ مناڵە چاوگەشانی کە لە شاری سنەوە هاتوونەتە ئێرە شاعیرێکی ئەزیزی شاری سلێمانی مامۆستا عوسمان هەورامی بە چەپڵەی بەڕێستان یەتە سەر ستێج مناڵە عەزیزەکان ئێوە چاوی هەمووان جگەرگۆشەی من لە پێشەوە پیرۆزبایی لێەوە ئەنجا لە دایک و باوکتان ئەنجا لە خۆم کە لەم تەمەنە هێشتا ڕۆژانە هاوڕێی ئێوەم و بۆشتانە نووسم ئازیزە سێ بەرهەمی بچکۆلە کە ماوەیەکی زۆر کەمەخایەنێ بۆ دنیای ئێوە و بە زمانی ئێوە نووسیومە لە خۆتانەوە پێشکەش بۆ خۆتان یەکەم هیوادارم هەموو ڕۆژێکتان جژن بێن نەک ساڵی جارێ یاد بکرێنەوە هەموو ڕۆژێ یاد بکرێنەوە وە خۆشتان نەزان دایک و باوکتان لە پێناوی ئێوە ئەژین پیرۆزبایی لە دایک و باوکیشتانەکەم هەمومان نەزانین ئەم خۆشەی کە هەمانە ماسوودەی کە هەمانە هەمووی لە سایی پێشمەرگەدایە هەرچی بۆ پێشمەرگە بڵێن هێشتا هەرکەمە یەکەم هۆنراوە لەسەر زمانی ئێوە بۆ ئەو مرۆڤە مەزنانە ئازیزەکەی هەمووان خۆشترین ناو گەشت وەک هەتاو پێشمەرگەیە پاکشترین بە گوروبەتین پێشمەرگەیە لەسەر زارە لالە زارە پێشمەرگەیە عەتر و گوڵاو بینایی شاو پێشمەرگەیە پارێزەرە کۆڵنەدەرە پێشمەرگەیە بەخشندەیە بەخەندەیە پێشمەرگەیە باڵای ئاڵای کوردستانە ئازیزەکەی هەموومانە پێشمەرگەیە 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 زۆر سپاس خۆشەویستان ئاویدەر لەسەر زاری هەموومانە ئاویدەر و سنە لێک جیانابنەوە لەسەر زاری مناڵە خۆشەویستەکانی سنە ئەم هۆنراوەیە بۆ ئاویدەر وتراوە ئەمە ئەمڕۆ دامناوە ئەوەی پێشمەرگەش یەکی شەش دامناوە بە کورتی تازەترین بەرهەمە کۆرزەڵێ تاوان ئۆپەرێتی ئاویدەر کۆرزەڵێ ئاویدەرمان مەزنە سەیرانگەی بێوێنەیە زۆر گەشاوە و ڕۆشنە بۆتە وێردی زمانی کوردان و شاری سنە یەکەم مناڵ ئاویدەر سەرانسەر
پارچەیەکە لە بەهەشت دیدە و دڵە و تاجی سەر. دووەم مناڵ چواروەرزە هەر سەوزە لە ئاسۆی کەشکەلانە گوڵزاری هزار تەرسە. سێمین مناڵ نەخشینە ڕەنجینە لە هەموو سەردەمێکە لانی گەش و ڕەنجینە. چوارەمین مناڵ شادانین خەندانین بەختەوەرین پەپولەی ئاوی دەری کوردانین. هۆنراوەکەی تر بۆ سلێمانی وستراوە دەستە خوشی سنەی خۆشەویست. یەکەمین مناڵ سلێمانی کە جوانی کونچە گوڵی بەرۆکی سەرانسەر کوردستانی. دووەمین مناڵ گیانمانی ژیانمانی هەناسەی ژیانبەخشی شنەی سەر چیاکانی. سێمین مناڵ باڵاتین قەڵاتین لە سایەتە بە بێخەم گەشەی لانی ئاواتین. چوارەمین مناڵ دایکمانی باوکمانی بە درێژایی ڕۆژگار دڵسۆزی چالاکمانی. پێنجەمین تۆ ورەی پڕبەهرەی مای شانازیمانی بوشی ئەم خاکە نەمرەی. شەشەمین تۆ ژیانی تۆلانی هەتا دنیا دنیایە شاجوانی هەر دەڵدە و پەنامانی سلێمانیەکەی خۆمانی سلێمانیەکەی خۆمانی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ مامۆستا عوسمان دەست خۆش بێت. بەڕێزان ئەچینە نێو پرۆگرامی فیستیڤاڵەکە و داوا لە بەڕێز دیلان ئەسیری کە بەرپرس و ئاوازدانەری گروپەکە داوا لە بەڕێز یەکەین بێتە سەر ستێج و لە ڕێگەی بەڕێزیشەوە داواکارین کە ئەندامانی گروپەکە بانگێش بکات بۆ سەر ستێج بە چۆپڵەیەکی بەڕێستان بێتە سەر ستێج. خۆشەویستی شاری سلێمانی کە ئەمڕۆ هاتوونە ئێمەیان بە هاتنیان بۆ هۆڵی ڕەشنبیری سلێمانی خۆشحاڵکرد
ئەمڕۆ یەک شتە شتێکە لە ژیانما زۆر گەورە بێتە ئێلامی کردووە. ئەمڕۆ من خەریکم لە بەرامبەر مامۆستای گەورە و بەڕێزم مامۆستا ناسری ڕەزاتی ئەم ساڵ ئەم ئیجرای دەکەم. شەکرێک کار مامۆستا ناسری ڕەزاتی شەکرە بۆ کاکە دیلان و مامۆستای بەڕێزم کە توانی لەم ساڵا شتی زۆرم پێکەن.
Thank you.
دەستخۆشی لە ئەو گروپە میوزیکە جوانانەکەین سوپاسیانەکەین بۆ پێشکەشکردنی و بەرهەمە جوانە مناڵە چاوگەشتەکان داواتانەکەین داگەنیشن بەرهەمی جوانترمان بۆ ئێوەی عەزیز پێە هاوکاریمان بکەن لەگەڵ بمێنەوە تا کۆتایی فیستیڤاڵ کەپەیەکی پایین بۆ مامۆستای عەزیز میوانە بەڕێزەکان هەموو لایەک بەخێر بێن جێگای خۆیەتی و بە پێستی شەکە بڵێن سلێمانی شاری ڕۆشنبیریە سپاس بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان سپاس بۆ بەڕێزانەی کە زەحمەتیان کێشا و تیپی مناڵانی شاری سنەیان لەو دی و سنوورەوەمان هێشت کرد بۆ ئەم پارچە ئازادکراوەی کوردستان نامەوێت باسی سنە بکەم ئەگەر باسی سنە بکەم ئەڵێم خۆی سنەیە و تامۆخوێ دەکات بەڵام سنە و سلێمانی دەستە خۆشکن ئەتوانم بڵێم هەردوو لا هەردوو لا ئەگەر هەردوو شارەکە لە بەرچاو بگری وێنەی هەردووکیان لەناو یەکترا ئەبینیتەوە هیچ دنیایەک پاکتر لە دنیای مناڵان نییە مناڵ
بەستە زمانن مەحسوومن بێگوناهن هەر ئینسانێکیش کە لە دایک دەبێت خراپ نییە دەوروبەر و کۆمەڵگا کاریگەری لەسەردا دەنێت بەڵام هیچ بەلای منەوە هیچ شتێک جوانتر و بەرزتر لەوە نییە کە بتوانیت مناڵ ڕاکێشیتە ناو دنیای هونەر سپاس بۆ هەردوو بەڕێز هەردوو برای ئازیز کاک سازوڵا و کاک نەدوڵای سیری کە زەحمەتێکی باشیان کێشاوە و بە تایبەتیش سپاس بۆ ئەو دایک و باوکانەی کە یارمەتیان داون و ناوەکانیان ناردووە بۆ ئەوەی کە کاری هونەری بکەن چونکە دڵنیام ڕاستە کوردستان ساڵانی ساڵە خەریکی خەباتە بەڵام دڵنیام هونەریش دەروازەیەکە لە بردنی کوردستان بەرەو ڕزگاری دەروازەی شارستانیەتە هەرچەند دەمێکە لە سلێمانی شاید بەڵام زیاتر لە 80 ساڵەدا سلێمانی کاری ئاوەها دەکرێت مناڵی کورد بە زمانی دایکی پەروەردە دەکەن بەڵام خۆشحاڵم کە منداڵانی ئێمەش ئەتوانن ئاوەها لە زمانی دایکیان کەڵک وەربگرن جارێکی تر سپاس بۆ ئەوەی بەڕێز باشە گەر وایە یارمەتی مەدەن منیش گەڕیانێکی شاری سنەتان بۆڵێ لەبەر ئەو مناڵە شاڵەشان ئەیلا وەلا بەرخەکەم ناوە ئەیلا وەلا بەرخەکەم ناوە داوای ماچم کرد زلفی داداوە داوای ماچم کرد زلفی داداوە أجيبو باكي تقلامي أجيبو باكي تقلامي أرينا حباب براكم أرينا حباب براكم هذا يخد الخم للجفت عداك هذا يخد الخم لحرس براكم قنديان قند جيانو قانا دم قنديان قند جيانو قانا يلي دار مخد قلوب يومانا يلي دار مخد قلوب يومانا أخلاو أخلاو وي وي أيلاو أرلاو حبابا سرشت أرينا حبابا سرشت سلو معلوميان دشتيان مارد سلو معلوميان دشتيان مارد
توانم